لەو شوێنەی من قسەی لێ دەکەم ئەو ماڵی دواوەی من شەوی ڕابردوو کەسێک دەکوژرێ بە ناوی مەزن ڕەشید تەمەنی 28 ساڵە و خاوەنی دوو منداڵە لە ئێستادا لێکۆڵینەوە بەردەوامە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانەی کە کوشتیویانە. ئێرە ماڵی مەزن ڕەشیدە درەنگانێکی شەو لەو ماڵە 4 کەس بەچەقۆ خاوەنی ماڵەکە دەگژن و هاوسەر و منداڵەکەشی کاتی ڕووداوەکە لە ماڵ بوونە. بەحیاتی کۆلانی هات چۆل نەبوو دنیا هات چۆل بوو ئەو کوڕەوە دانە بە چەقوان ئێستا کەس نازانی قەرداریش کەس نیست زەحمەت قەرداری زۆر فەقیر بوو کوڕەکی زۆر باش بوو مالەش گەلە فەقیرەوە مالی داپیرێتی و مالی مامیتی ئەو مالی مامیتی داڵشتی هەیە کاسب کوڕەکی هەیە لە سناعەیە کەمەلیاتی سارەی دەفرۆشی لۆ پیاوەکەی زانی تەنەنگۆ ئەم دقە سعادەمە گەیشتینێ دقە سعاد گەیشتینی دوسێ کوڕە جاحلی وەچینگۆ بەس ئەیبنێ بشۆرتی لەبەر بوو هینایانە خوارێ هاوشان ناسارەی و گوتان پەنجە بە چەقوی کە بەس بە چەق ئەوی پەنجێتی ببەنەو تەواری دوای کاتەشی هەمووی سعاتی دەبر گوتان تەواو. پۆلیس و ئاسایش لە شوێنی ڕووداوەکەن و لێکۆڵینەوە دەستی پێکردووە. کورسات نیوز هەوڵی زۆریدا لێدوان لە کەسوکاری مەزن ڕەشید وەربگرێت بەڵام ڕەتیان کردەوە هیچ قسەیەک بکەن تەنها ئەویان ڕاگەیاند کوڕەکەیان هیچ کێشەیەکی نەبووە و تا ئەو کاتەی لێکۆڵینەوەکانی پۆلیس ئاشکرا دەکرێن پرسەی بۆ داناندرێت. قارەمان زەوهەر، کورسات نیوز هەولێر.